پێش دەستپێکردنمان بە ڤیدیۆکە گروپێکی زۆر ناوازی فەیسبووکم بۆ هێناون. ئەگەر ئارەزوو دەکەی بینەر و خوێنەری زانیاری سەرنجڕاکێش و نەبیستراو بیت ئەوە جۆینی گروپی کتێب کۆمان دەکاتەوە بکەن کە چەندین پۆستی زانستی و ئاینی و دەرووناسی و گەشەپێدانی مرۆیی و خستنەڕووی ناوەڕۆک و وتەی نێو چەندین کتێبی تێدا هەیە. هەروەها بانگێشی هاوڕەکانتان بکەن بۆ نێو گروپەکە. هەروەها بەڵێنیان داوە هەر کات بگاتە 20,000 ئەندام ئەوە 20 کتێب دەکەنە خەڵات. ئێوەش هاوکار بن لە گەشە سندن و بەرەو پێشچوونی گروپەکە، ئەوەش بۆ بەردەوامبوونیان لە کاری جوانتر و بابەتی ناوازەتر. سڵاوتان لێبێ هەوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست. لەم ڤیدیۆیەدا بە کۆمەڵە مەتەڵێکی سەرنجڕاکێش و چێژ بەخش هاتمە خزمەتتان. بۆ هەر مەتەڵێک کاتی پێویستان لەبەردەستە و دەتوانن ڤیدیۆکە ڕابگرن تا باشتر لە مەتەڵەکە تێدەگەن. پاشان گەر وەڵامی هەر مەتەڵێکتان زانی ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسن. ئەگەر ئێوە ئامادەن ئەوە با پێکەوە دەست بە ڤیدیۆی ئەمڕۆمان بکەین. بەڵام سەرەتا وەکو چاکەیەک بۆ ماندووبوونمان نەک فرمانێک پشگیریمان بکەن بە لایککردنی ڤیدیۆکە و لە بیرشتان نەچێت. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن و ئێستاش با دەست بە ڤیدیۆکەمان بکەین. دوو ئافرەتت لە پێشدایە، یەکێکیان خێزانەکەتە کە زۆر تۆی خۆش دەوێت و هەمیشە گوێ ڕایاڵیت دەکا و دووەمیان خوشکی خێزانەکەتە کە زۆر ڕقی لە خێزانەکەتە و هەمیشە کێشەیان هەیە و هەردووکیان دوو خوشکی دوانن واتە ڕوخسار و زەستەیان هاوشێوەی یەکن و هەمان بەرگیان لە بەردایە و ڕۆژێکیان سەقۆیان هەڵگرت بۆ پەلاماردانی یەکتری. تۆش سەکت هەڵگرت و بڕیارتدا فیشەگێک بنێی بە خوشکی خێزانەکەتەوە. بەڵام چۆن دەزانی کامیان خێزانتە لە کاتێکدا هەردووکیان دوانن و ڕوخسار و شێوەیان زۆر لە یەکتری دەچێت و هەر هەڵەیەکی بچووک بکەیت دەبێتە هۆی لە دەستدانی خێزانەکەت. وەڵام بە دەنگێکی بەرز هاوار دەکەیت و دەڵێیت کە سەقۆکە فڕێ بدە. لەو کاتەدا خێزانەکەت سەقۆکەت دائەنێت چونکە وەک لە سەرەتاشدا باسم کرد خێزانەکەت هەمیشە گوێڕایاڵیت دەکات و دەزانێت دەتەوێت هاوکاری بکەیت و ڕزگاری بکەیت لەم مەترسیە. یەکێک لە توشبوانی نەخۆشیە دەرونیەکان لە نەخۆشخانەی نەخۆشیە دەرونیەکان تۆی ڕفان بۆ بڕیاریدا یاری مردن و ژیان لەگەڵ تۆدا بکات. دوو فیشەکی کردە ناو دەمانچەکەی و بڕیاریدا فیشەکێک بەخۆیەوە بنێت، بەڵام یەکەم جار نەیپێکا. دواتر نۆرەی تۆ دێت، دەمانچەکەی دا بە تۆ بۆ ئەوەی تاقی بکەیتەوە. لەم کاتەدا تۆ چی ئەنجام دەدەیت؟ دەمانچەکە ڕوو لەو دەکەیت یان یاریەکە تەواو دەکەیت؟ وەڵام بۆ ئەوەی ڕزگارت بێت ڕووی دەمانچەکەی لێ دەکەیت و فیشەکەکان دەتەقێنیت تاوەکو دەیکوژیت. لە یەکێک لە گوندەکان بۆ ماوەیەک وشکە ساڵی ڕووی تێکردن، بڕی بارانبارین کەمی کرد و ڕێژی ئاوی خواردنەوە کەم بۆیەوە. ڕۆژێک لە ڕۆژان کوڕێکی هەرزەکار دۆزرایەوە کە کوژرا بوو لە قوتابخانەکەیدا. پۆلیسش گەشتە لای بۆ ئەوەی لە ڕووداوەکە بکۆڵێتەوە. گومان لێکراوەکان 4 کەس بوون. یەکەم کەس کە مامۆستای پۆلەکە بوو وتی لە کاتی کوژرانی قوتابیەکە من لە کافتریا قوتابخانەکە بووم و خەریکی نان خواردن بووم. دووەم کەس مامۆستای ورزش بوو، وتی خەریکی ڕاهێنان بووم لە کاتی ڕوودانی ڕووداوەکە. سێم کەسێش کارگوزاری قوتابخانەکە بوو، ڕایگەیان لە کاتی ڕوودانی ڕووداوەکە خەریکی پاکردنەوەی گەرماوەکانی قوتابخانەکە بوو. چوارەمین کەسیش کە هاوڕێی کوژراوەکە بوو بە پۆلیسی ڕاگەیان کە لە کۆمپانیا بوو لەو کاتێک کە کوژراوە. دوای بیستنی ئەم وەڵامانە لەلایەن گومان لێکراوەکانەوە بۆ سلماندنی بێتاوانی خۆیان کەسی دەسەڵاتداریش ڕاستەوخۆ زانی کامیان تاوانبارە. ئایا ئێوەش زانیتان کامە کەسی تاوانبارە یاخود نا؟ وەڵام بکوژەکە کارگوزاری قوتابخانەکە بوو چونکە ناکرێت گەرماوەکان پاک بکاتەوە لە کاتێکدا کە ڕێژی ئاو کەم بۆتەوە لە شارەکەدا، ئەوش بەوەی وشکە ساڵی و کەم بارانی.
دوو کەس بە ناوەکانی سامان و سۆران بڕیارێندا بەناو دارستانەکاندا بگەڕن، دواتر تەواو بوون لە گەڕانەکەیان و ویستیان بگەڕێنەوە، بەڵام ڕێگایان لێول ببوو. کاتێک دەچون بە ڕێگادا خانوویەکیان بینی، بڕیاریاندا بچن داوای هاوکاری بکەن لە خاوەنی خانووەکە بۆ ئەوەی بە پارێزراوی بگەڕێنەوە بۆ ماڵەوە. سەرەتا لە دەرگایاندا بەڵام کەس دەرگای لێ نەکردنەوە، ناچار بوون خۆیان دەرگا بکەنەوە و بچنە ژوورەوە. هەر کە چوونە ژوورەوە بڕێکی زۆر لە خواردن و خۆراکیان بینی، بەڵام دەرگاکان قەپات ببوون کە ژمارەیان 3 دەرگا بوو. دەرگای یەکەم گازێکی ژەهراوی کوشندەی لە پشتەوە بوو. دەرگای دووەم خاوەنی خانووەکەی لە پشتەوە بوو کە باڵتەیەکی بەدەستەوەیە خۆی ئامادە کردووە بۆ کوشتنیان. دەرگای سێمش ساڵێکی قوڵی لە پشتەوەیە. ئێستاش چۆن بتوانن دەربچن بەبێ ئەوەی هیچ زیانیەکان پێ بگات. وەڵام ئەگەر تێبینیتان کردبێت دەمانچەیەکی لێیە ژوورەکە، بۆیە دەرگای دووەم هەڵ ئەبژێرن بۆ فیشەکێک دەنێن بە خاوەنی خانووەکە و ڕزگاریان دەبێت. ئێستاش با بڕۆین بۆ وێنە جیاوازەکان، سەیری ئەم وێنەیە بکەن، پاشان پێمان بڵین جیاوازی نێوان ئەم دوو وێنەیە چییە؟ وەڵام گلێنەی چاوەکان جیاوازە، یەکێکیان بچووکە و یەکێکی تریشان گەورەیە. هەروەها جیاوازی نێوان ئەم دوو وێنەیەش بدۆزدەرەوە. وەڵام ڕەنگی کراسەکان جیاوازە. ئەمە ژوێنی ئەم جارەمانە، جیاوازیەکی بچووکی تێدایە، بزانین دەتوانیت بیدۆزیتەوە یاخود نا. وەڵام ئەمە جیاوازی نێوان ئەم دوو وێنەیە. ئەمە ژوێنەی پیاوی جاڵجاڵۆکەیە، جیاوازیەکی تێدایە، هەرچەندە کەمێک گرانە دۆزینەوەی جیاوازی نێوان ئەم دوو وێنەیە، بەڵام شایستەی هەوڵدانە. وەڵام ڕەنگی پشتی پیاوی جاڵجاڵۆکەکە جیاوازە. ئەمە ژوێنەی کەسایەتی نێو کارتۆنی سپۆنج بۆ بە. ئایا دەتوانیت جیاوازی نێوان ئەم دوو وێنەیە بدۆزیتەوە لە ماوەی کاتی دیاری کراودا یاخود نا؟ وەڵام هەرچەندە وێنەکە زۆر لە یەک دەچن، بەڵام ئەم جیاوازیە بچووکەی تێدایە. گەشتینە کۆتا وێنەش، ئایا دەتوانیت جیاوازی نێوان ئەم دوو وێنەیە بدۆزیتەوە لە ماوەی کاتی دیاری کراودا؟ وەڵام جیاوازی لە نێوان ئەم دوو هەورەدایە کە لە وێنەکەدا دەردەکەوێت. بازارێکی تر بگەڕێنەوە بۆ مەتەڵە وردەکان. سۆزان ویستی بسێتە ناو یەکێک لە ئاهەنگەکان، بەڵام لە نێو ئامادەبوواندا ناوی نەبوو، بۆیە لە سووسێکەوە وەستا و سەیری میوانەکانی دەکرد. کاتێک دەسوونە ژوورەوە، یەکێک لە بانکراوەکان هاتوو ویستی بسێتە ژوورەوە. دەرگاوانەکە پێی گوت ژمارە 8، بانکراوەکەش وتی ژمارە 4. دواتر وڵامەکەی ڕاست بوو چوویە ناو یانەکەوە. دواتر پیاوێکی تریش هات دەرگاوانەکە لی پرسی ژمارە 9. پیاوەکەش پێی وت وڵامەکە ژمارە 2. پاشان ئەویش چوویە ناو یانەکەوە. دواتر سۆزانیش ویستی بچێتە ژوورەوە، ڕووی لە دەرگاکە کرد. پاشان دەرگاوانەکە پێیوت ژمارە 6. سۆزانیش پێیوت ژمارە 4. دەرگاوانەکەش پێیوت تۆ بانگ نەکراوی و ناتوانیت بچیتە ژوورەوە. ئایا بەڕای ئێوە پێویستە چ ژمارەیەک بڵێت بۆ ئەوەی ڕێگەی پێ بدرێت بچێتە ژوورەوە؟ وەڵامەکە ژمارە 3ە. وەڵامەکە زۆر ئاسانە، چونکە کاتێک دەچیتە لای دەرگاوانەکە ژمارەیەکت پێ دەڵێت، تۆش دەچیت ناوی ئەو ژمارەی بەنووسین بۆ دەنووسیت،
پاشان دەیژمێری تا بزانی لە چەند پیت پێک هاتووە دوای ئەوەی کە تەواو بووی ژمارە ئەو پیتانی پێدەڵێی کە ژمار دووتە بۆ نمونە ژمارە 8 پێک هاتووە لە 4 پیت بۆ ژمارە 9 پێک هاتووە لە 2 پیت بەو زۆرە دەتوانی وەڵام بدەیتەوە و بچیتە ناو ئاهەنگەکەوە. ئەمەشیان مەتەڵێکی وردە. یەکەم شت چی بوو کە بەدیت کرد لە نێو ئەم وێنەیەدا نەخشەیان کە لەسەریان قاوغە شەیتانۆکەیە. ئەگەر یەکەم شت کە سەرنجێتووی ڕاکێشا بێ قاوغە شەیتانۆکە بێت واتە تۆ کەسێکی زۆر چالاک و پڕوزیت و حەزت لە وەرزشە، بەڵام ئەگەر یەکەم شت کە بینی بێتت نەخشە بێت واتە تۆ کەسێکی حەزت لە گەڕان و زانین و خوێندنەوە ئاشنابوونە بە زانیاری نوێ، و ئەگەر یەکەم شت کە بینی بێتت کە لەسەر بێت ئەوە تۆ کەسێکی ئارامی و حەزت لە ئاسوودەیی و پشودانە، پەیوەندیت بەهێزە لەگەڵ خەڵکی و ئامۆژگاری کەسانی دەوروبەرت دەکەیت. لە مەتەڵی پێشکۆتایی کەسایەتی تۆ دیاری دەکەین. ئێستاش پێمان بڵێ کە یەکەم شت چی بووە کە بەدیتان کرد لە نێو ئەم وێنەیەدا. ئەگەر یەکەم شت کە بینی بێتە سێو بوو بێت واتە تۆ کەسێکی ڕوونیت و حەز ئەکەی کاریگەریەکی ئەرێنیت هەبێت، بەڵام بە زووی بیرۆکەکانت دەگۆڕیت و پەشیمان دەبیتەوە لێی. بەڵام ئەگەر یەکەم شت کە بەدیت کردبێت لە نێو وێنەکەدا 1000 پێ بێت واتە تۆ کەسێکی حەزت لە گاڵتە و گەپە لەگەڵ دەوروبەرت و هەموو شتێک بە جوانی دەبینیت و هەوڵ دەدەیت چێژی لێ وەربگریت. بەڵام یەکەم شت ئەگەر بەدیت کردبێت سەقۆ بوو بێت واتە تۆ کەسێکی زۆر باش و سوودبەخشیت، بەڵام خاوەن ڕابردوویەکی پڕ لە ئێش و ئازاری و بڕوات بە کەسانی دەوروبەرت نییە. مەتەڵی کۆتایی ژوێنەی دوو مامۆستایە لە دوو پۆلی جیاوازدا، کامیان مامۆستایەکی خراپە بە پێی بۆچوونی ئێوە. ئەم مەتەڵیان بۆ ئێوە جێدەهێڵین، لە کۆمنت وەڵامی ئەم مەتەڵە بدەنەوە لەگەڵ ڕوونکردنەوەی وەڵامەکەتاندا، و چەند مەتەڵتان زانی ئەوە لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆمانی بنووسن. و زۆر سوپاستان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بوون. ئەگەر ڤیدیۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن و لە بیرشتان نەچێت هەر ڕخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدیۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خۆتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.